بە خۆشحاڵیەوە بۆ سێمین ساڵ نێکست ستێپ دەست پێ دەکاتەوە. پێشانگای نێکست ستێپ ئەم ساڵ بەهێزتر و گەورەتر لە ساڵانی ڕابردوو دەست پێ دەکەین کە پێشانگایەکە بۆ بێگەیاندنی خوێندکارانی دەرچووی پۆلی 12 بە زانکۆ و پەیمانگاکان و ڕێکخراوە کۆمپانیاکان. یەکێک لە گرنگەکانی نێکست ستێپ ئەوەیە کە هاوبەشە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا کە ئەمەش متمانەیەکی زیاد بۆ دایک و باوکان و خوێندکاران دروست ئەکات تاکو بتوان بە شێوازێکی دروست فۆرمی زانکۆڵین پڕکەنەوە و ڕاوێژکاری لەسەر شێوازی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لەناو نێکست ستێپ داوات بکرێن. نێکست ستێپ پرۆژەیەکی نیشتیمانیە داواکارم لە خوێندکاران و لە دایک و باوکان کە بتوانن بەشدار بن لە نێکست ستێپ تاکو هەنگاوی داهاتویان دروست بنن. جگە لەوە نێکست ستێپ بە شێوازێکی استراتیجی بۆ دانراو کاری لەسەر کراوە کە بۆ ئەوەی کە ببێتە کلتورێک لە نێوان خوێندکاران و زانکۆ و پەیمانگاکانە تاکو ئەو پەیوەندیە دروست بکەن و بێتە دەرفەتێک بۆ هەڵبژاردنێکی زیرەکانە بۆ داهاتووی خوێندکارانمان و لە هەمان کاتا بە خۆشحاڵیەوە وەزارەتی خوێندنی باڵا هاوبەشە لەگەڵمان لە نێکست ستێپدا تاکو لەو ڕێگەیەوانێ بتوانین بە شێوازێکی زۆر دروستانەتر فۆرمی پڕکردنەوەی زانکۆڵین و وەرکشۆپ لەسەر شێوازی پڕکردنەوەی زانکۆڵین لە ناو نێکست ستێپدا فراهەم بکرێت و خوێندکاران زۆرترین سوود وەربگرن تاکو بە شێوازێکی دروست زانکۆ و پەیمانگاکان هەڵبژێرن. پرۆژەی نێکست ستێپ پرۆژەیەکی درێژخایەنە تاکو بتوانێت ئەو کلتورە دروست بکات کە ساڵانە خوێندکاران و دایک و باوکان بتوانن بەرچاوڕوونیان هەبێت پێش ئەوەی کە زانکۆ و پەیمانگاکان هەڵبژێرن کە ئەمەش ئەبێتە دەستپێکی هەنگاوێکی دروستتر بۆ بەستنەوەیان بە بازاڕی کارەوە. نێکست ستێپ هەنگاوی داهاتووی تۆیە.